ئەزانی ڕۆشتی بێباکانە هەردووکمان بووین بە بێگانە کۆشکی ئەوینت کرد بە کەلاوە دابڕان و زیزبوون لای تۆ باوە ئەها ژیان چۆنە و چی پێکردین ئەها ژیان چۆنە و چی پێکردین کەسمان لە دووری یەکتر نەمردین هەر لە بەرنامەکەی تو لێر دانیشتبووم شارێکم بود لە ماڵە بڵاوم کردەوە بەخوا لە یەک کاتە سێ هونەرمەند عەفوو داوای لێ کردم کە بیکات وگەڕێت وەڵی ئەوەی پێشتر داوای کرد دامەتە ئەو ناتوانیشتم ئەو شارە بیدەمە سێ گۆرانی بەش لێ کاتە ڕۆژی دووشەمە وەرنەگرم ئەگەڕێتەوە بۆ 20 ڕۆژی تر ناتوانم چالەکەی ئەنجام نایی خەتەی کەمی هۆڵەکانە. بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتانی بەم کاتتان باش هیوادارم ئەمڕۆتان زۆر بەخۆشی بەڕێ کرد بێ پرۆگرامێکی دیکە ئێواری سلێمانی ئامادەیە بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کە کاربین سەلاممان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی شنەبای خاکن ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەیان و هەروەها کۆمەڵە پرسیاری دیکە کە کاربین سڵاوت لێبێ بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە دووبارە زۆر سپاس کە ئەم دیارە لەگەڵ ئێمە تا ساز کردووە هیوادارم لەو بەرنامە بەتێر و تەسەری باسی کار و چالەکە ڕێکخراوی شنەبای خاک و کاری هونەری بکەین. زۆر باشە دووبارە بەخێر بێ بزانم پرسیارەکەم لەوە دەست پێکەم زام ڕێکخراوەکەتان لە چ بوارێکە زیاتر چالاکیەکانی ئەنجام ئەدات. ڕێکخراوی شنەبای خاک بۆ ڕۆژسوبیری مرۆیی لەسەر بنەمای زانست خۆشەویستی خزمەت کار دەکات زۆربەی کارەکانمان هونەریە باشە کۆرس سیمینار ناسانی کتێب کورتە فلیم بەسەکردنەوە شاعیران لە ڕێگەی مایکی ڕێکخراو. باشە ئەو مایکی ڕێکخراوە هەستەکەم پرۆژێکی تازە بێت کە کاربین باسێکی ئەوم بۆ کەزام جارێکی تر چاوپێکەوتنمان کرد ئەو پرۆژەیەتان نەبوو مایکی ڕێکخراو بزانام مایکی ڕێکخراو چییە و پرۆژەیە لەناو ڕێکخراودا وەکو سۆشیال میدیا ئێمە دوو بەرنامەمانەیە بەنامێکی ئەزمون و کەسانی کە ئەزمونیان هەیە و لەگەڵ مایکی خەڵکە تۆری ڕۆژانەیە پێشکەشارێکمان هەیە بەناوی هەنسەک محەممەد لەوێەوە خەڵک ئەدوێنێ و باسی تەوەری ڕۆژەکەین. باشە دەستان خۆش بێ بزانم باسی ئەوت کرد یەکێک لە پرۆژەکانتان یاخود یەکێک لە چالاکیەکانتان ناساندنی کتێبە بزانم بۆ ئەم ساڵ چەند ناساندنی کتێبتان کردووە بۆ چەند نووسەر کێ بوون بابەتەکان چی بوون؟ وەڵها ئەم ساڵ ناسانی کتێبی باشمان هەبوو و لە ئایندێشدا چکە بارودۆخە تۆزە گەرمە دەمانەوێت تۆزە دینە فێنە بێ ناسانی کتێبی زۆریشمان لە پێشدا تقریبان 4-5 شاعری بەتوانە کتێبەکانی لای ئێمە داناوە کە ئێمە ناسانیان بۆکەین تۆزە چاوەڕاکەن هەم بە ژێی موچە چا بێت و لەگەڵ دنیا تۆزە فێنێک بێت ئێمە ناسانی کتێبەکانتان بۆ دەکەین لە پێشتریشدا تقریبان ئەم ساڵ دە شاعیر ناسانی کتێبەکانمان بۆ کردو هەر لە شاری سلێمانی. باشواتە بۆ ئەم ساڵ کارتان بۆ 10 شاعیر و 4 نووسەر کردووە. بەڵێ جگە لەوەش کۆڕی ئاساییمە بۆ شاعیرەکان کردووە کۆڕی شاری بە زۆربەی شاعیرەکان کرد ئێمە بەرنامەمان داناوە لە بەرنامەکە ئەوەدا ساڵانە چەند شاعیرێک بەسەرکردنەوە بێ جیاوازی بەس خەڵکی سلێمانی بە خەڵکی هەولێر کەرکووک هەر کوردستان شوپەرچی کوردستان کاوانی کە لە کوردستان دەژین لە کوردستانی باشوور دەژین کە خەڵکی باشووریشە خەڵکی ڕۆژهەڵاتشە لە کوردستانی خۆمان دەژین کۆڕ و سیمیناریان بۆ دەکەین. زۆر باشە پێم خۆشە باسی کتێبەکانمەوە کە بزانام کتێبەکان هی کێبوون ئەو کەسانە کێبوون کە ئەم ساڵ ناساندنی کتێبەکانتان بۆ کردووە تا چەند ئەو نووسەرانە لە بەرهەمەکانتان رازین لە بابەتەکان رازین کە ئێوە پێشکەشی ئەوانیانەکەن. وەڵا مانگی 6 بوو ناسانی کتێبێکمان بۆ مانگی ئەوت بوو ناسانی کتێبێکمان بۆ پەریون ماما کرد کتێبەکەی بە ناوی نەوەبەرەی هیوا بوو کتێبێکی زۆر جوان بوو خەڵک زۆر بەرەو پێشوازی لێ کرد ئێستا لە بیرم لە ناسانی زۆر کتێبەکەی هەم کتێبەکەی خۆشم ناسانمان بۆ کرد و لەگەڵ کتێبەکەی خۆ ناوی چی بوو کاربین باس ستەم لێکراوە کتێبەکەم ناوی ستەم لێکراوە خۆم لە ڕێکخراوەکەی خۆم بۆ ما کرد و ئێستا چەند کتێبی تریشمان لەبەردەستیدا هەیە شاعیر کاکە عوسمان بۆ یەکەین کاک بارزان کەرکووکی کتێبەکەی ئامادەیە و شاعیرێکیشە لە هەولێر ئەوستی کتێبی داوینێتیکە ئێمە ناسانی بۆکەین و لەگەڵ پرۆژەیەکی تریش کە پرۆژەی چورێکی منداڵان ئەمەشمان باش ئەو دواتر باسیەکەین بزانام کتێبەکەی خۆت کتێبی شعری بوو یا خۆت بابەتێکی دیکە بوو؟ کتێبی خۆم کتێبی شعری بوو 75 شعر بوو هەموو شعرەکانم لەسەر ستایلی لیرە بوو بۆ گۆرانیە بوو لە زۆربەی شارەکان
ناسانم بۆ کردووە. زۆر باشە تا چەند گرنگە کە ئەم بابەتانە ئەم ناساندنی کتێب و ئەم چالاکیانی کە ئێوە ئەیکەن تەنها مەسەرەن لە چوارچەوەی شاری سلێمانیا قۆرەخ نەبێت، یعنی مەسەرەن بۆ شوێنەکانی دیکەش ئەم چالاکیانە بگوازنەوە تا چەند لەگەڵ ئەوایت ئێمە خۆمان تا چەند کار ئاسانیشتان بۆ کرێت. ئێمە ئەو بەرنامە لە ساسەد جێبەجێ کردووە لە ڕانیە لە هەولێر لە کەرکووک لە سلێمانی لە هەڵەبجە ئەمە ناسانی بۆ کتێبەکان دەکەین هەر شاعیرە پێم بڵێ لە هەر شارێک بێ ئێمە لە ساسە کارەکەی بۆ ئاسان دەکەین و ئیشی بۆ دەکەین و وەکو هاوکاریکردن وەکو هاوکاری ئەوە نییە هاوکاری پارەمە نییە مادیمان بەس هاوکاری معنیومانەیە خەڵک بەهانەمان دێت و پشتیوانیمان لێ دەکات. زۆر باشە بزانم شاعیران نووسەران ئەم دەست پێشخەری ئێوە چۆن هەڵەسەنگێنن تا چۆن بەلایەنەوە گرنگە کە ئێوە وەکو ڕەخراوێک هاوکاری ئەو شاعیر و ئەو نووسەران ناکەن بۆ مثلەن چاپکردنی کتێبەکەیان تا چۆن بەلایەنەوە جوانە تا چۆن بەلایەنەوە گرنگە. سەرەتا کە شاعیر کتێبەکەمان دەرات هەیە نووسەر بەڵێ ئەو هیچ ناکە ئێمە هۆڵ مۆزیک ڕیکلام هەم ئامادەکاریی بۆ ئەەکەین ئەو دێ بەس بەرنامەکەی خۆی پێشکەشەکانی زۆریان دڵیان پێخۆشە ئێمە بچین دەسی و نووسەرێ بگرین کە کەس نییە ناسانی کتێبەکەی بۆ کە پاری هۆڵی نییە پارەی موزیکی نییە ئێمە ئەو شتانە هەموو خۆبەخشی ئەەکەین لەبەر کتاب و هۆڵەکان ئەەکەین کە ئەو ڕۆژەمان دەنێ کە خۆبەخشی ئەوانیش دەستمان نادەن بە ڕوومان و موزیک ژەنەکە لە ڕێکخراوەکەی خۆماندا وێنەگرەکەش لە ڕێکخراوەکەی خۆماندا ئەوەی کە دیزاین دەکەم لە ڕێکخراوەکەی خۆماندا بەم جۆر ئێمە توانین شتێکی جوان بۆ کەسانە پێشکەشکین کە توانای مادیان نییە خوان کۆڕەکە بەتەنیا بەڕێوە بەرن ئێمە بوونێتە هاوکارێکی وان وەکو چەند شاعیر و چەند سرێکمان لە خۆما کۆ کردوێتەوە وەکو چەترێک وایە ئەوان لەژێر ئەو چەترێدانا زۆر دڵیان پێخۆشە ڕۆژانە پەیوەندیشمان پێ دەکەن کە کۆڕیان بۆ بکەین کە لە بەرنامەی ئەزمون لە بەرنامەی مایکی خەڵک بەشدارن ئێمەش دەستمان نەداوە بەڕووی هیچ کەسێکەوە هەمیشە خزمەتکاری نووسەران و شاعیرانی. زۆر باش زان پێداچوونەوە بۆ بابەتانە ناکەن کە ئێتە بەردەمتان بۆ نمونە کتێبێک کە کەسێک بێوە لای ئێوە بە چاپی بگەێنێت مثلا پێداچوونەوە لە ناوڕۆکی بابەتەکە ناکرێت خودت ئێوە بەس حەقی ئەوەتانەیە کە بە چاپی بگەینتر ناوەڕۆکەکەی زۆر ئەوە نیانی بەلای ئێوە گرنگ نیە ناوەڕۆکەکە هەرچێک بێت با ئەو کتێبی خاتوو پەروین کە نردی بۆ من وتی هەڵسەنگانێکی بۆ کتێبەکە بکە تو خۆم هەڵسەنگانی بۆ ناکەم ئەیدەمان چەند شارەزایەک دامان چەند شارەزایەکی لەو شارەزارە بتی خۆم قسە لەسەر کتێبەکەکەم نای ئێمە کتێبەکەی لێو ئەدەگرین پیشانی چەند کەسێک دەرین ئەمە ئێمە دوو کتێب ناناسێنین زۆر زۆر ئەوە بێت کتێبێک سیاسی بێ ڕێکخراوەکەی هونێرە کتێبێکی زۆر باسی ئاین و شتکە ئاین شتکە دژی کۆمەلگا بێ بۆ نمونە دژی مرۆڤاتی ئەمە هیچ لەسەر دوو کتێبە ناکەین بەس ئیشی کتێبی هونەری بێ کتێبی خێزانی بپەروەردە بێ ئەمە ئیشی لەسەر ئەەکەین. زۆر باشە تا چەند توانوتانن لە ڕێگەی ئەم کۆڕ و سیمینارە بۆ نمونە ئەم ئیشانەی کە ئیکەن بەتایبەت چالاکی ناساندنی کتێب تا چەند توانوتانە خوێنەر بە خوێندنەوە ئاشنا بکەن تا چەند ئەو کەسانی کە لە کۆڕ و سیمینارەکانە بەشداری ئەکا تا چەند مەسەلەن گرنگی بەم چالاکیانە ئێن تا چەند لەگەڵ ئەویان کە لە ڕێگەی ئێوە توانراوە مەسەلەن خوێنەر بە خوێندنەوە ئاشکرا بکرێتەوە ئاشنا بکرێتەوە. زۆربەی چالاکانی ئێمە ئەیکەین 15 ڕۆژ 20 ڕۆژ ڕێکلاین بەرەی خەڵک داوا دەکەین بە تایبەتی ئەوانەی کە ئەزان لە خوێندنەرە جا پێشوازێکی گەرمیشی لە نووسەر و شاعیرەکان دێن بۆ بەهانەمانەوە دێن شتەکە ئەبینن بەس یەک کێشەی لەناو ڕێکخراوەکاندایە ئەو کێشەیە هەمیشە دووبارەیە لە کاتێکە تۆ سێ کۆڕ ئەنجام بدرێت فریایی شاعیر فریایی هەموو سێ کۆڕە ناکەوێت کەسێک عەزیز لێ بێ من برادری منە بۆ لای من دێ بۆ لای تۆ نایە هەموو کاتێ ئەم کێشەمان هەیە کێشەکەش لە ڕێکخراوەکاندانی کێشە لە کەمی هۆڵەکاندایە کەمی هۆڵەکاندایە ناتوانین شتێ بکەین بەرنامەیەکدا ڕێژین بۆ نمونە ئەمڕۆ بەس ڕێکخراوی شنەبای خاک جارێک یەک چالاکی هەبێ ڕۆژی وا 4 چالاکی لە ڕۆژێکدایە لێ کاتیشدایە بۆ هەموو سەعات 4 ئەو کەسێک کە عەزیز لە خوێندنەوەی کتێبە دێ بۆ فریان ناکەوێت بەناشاری بۆ یەکدانە دێت دەنا بینەری باشی بە تایبەتی شاری سلێمانی خۆی بە شاری ڕۆشنبیری ناسراوە خەڵک زۆر عەزیز لە کۆڕ سیمینارەکانە. باش بزانم
پەیوەندیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە بە تایبەت لە شاری سلێمانی سە کۆمەڵێک ڕێکخراوی دیکە هەیە کە بە هەمان شێوە کار و چالاکیەکانیان نزیکە لە کار و چالاکی ئێوەوە. پەیوەندیتان چۆنە بۆ نمونەکوی باست کرد لە ڕۆژێکە سێ چالاکی لەسەر یەک بابەت نەبێت، بۆ نمونە سێ چالاکی ناساندنی کتێب نەبێت. ئێوە پێشتر پەیوەندیتان چۆن مثلا یەکتری بان ئەکەن بۆ ئەو بابەتانە یەکتری ئاگادارەکەنەوە؟ گروپێکیمان هەیە، گروپی سەر و ڕێکخراوەکانە، کۆنتاکتی باشمان لێدا، ئێمە لێ شتەکان بڵاو ئەکەینەوە، کۆنتاکتی باشمان هەیە، ئەوان بۆ چالاکی ئێمە ئێمەش بۆ چالاکی وان ئەچین، بەس بەتەنیا خۆمنا زۆربەی لە ئەندامەکان لە خۆم ئەبم بۆیە ئەوانش دێنەوە. کۆنتاکی باشمان هەیە لەگەڵ یەک سەردانی یەکتر دەکەین بۆ ساڵیادی ڕێکخراوەکان و میوانداری سەردانی یەکتر دەکەین و ڕۆژان لەگەڵ زۆربەی سەر و ڕێکخراوەکانی سلێمانی بەرکەوتەوان هەیە و لەگەڵ ئێواران لەگەڵ یەکتردا دەنیشین. باش مەبەستم لەوەیە لە پەیوەندی بۆ کار و چالاکی بۆ نمونەی سە خۆت باست کرد کە لە ڕۆژێکە زۆر کات هەیە سێ ناساندنی کتێب هەیە لە شاری سلێمانیە، ئێوە پێشتر مثلا یەکتری ئاگادارەکەنەوە مەبەستم ئالەوەیە؟ نەوەڵڵا یەکتر ئاگادارکردنەوە نیام کاتی خۆ گروپێکم بدانە ئاگادارکردنەوەی چالاکیان گروپەکە شڵاوە ڕێکخراوەکان خواخۆیان ناسکە چالاکی خۆ ئەوڕۆ پێش 6 کات و بڕاتەوە ماڵەوە. سەرتاش گوتم خەتای ڕێکخراوەکانی خەتای هۆڵەکانە ها بۆ من سێ هۆڵ هەیە. هۆڵەکە ئەڵێم ناسانی کتێبمەوە بۆ نمونە هۆڵەکە ڕۆژی دووشەمەم بۆ دادنێ، جا ڕۆژی دووشەمە 50 چالاکی دیارێمەوە ڕۆژی دووشەم بیکەم، ئەگەر ڕۆژی دووشەمە وەرنەگرم ئەگەڕێتەوە بۆ 20 ڕۆژی تر ناتوانم چالاکی ئەنجام نایی. خەتای کەمی هۆڵەکانە سەبوو نمونەگە بەرنامەیەک داڕێژن هەر لە ڕۆشنبیری سلێمانی بۆ نمونە چەند ڕێکخراوی ئەکتیڤەیە تۆ مانگەیەک جار بۆ تێ چالاکی بۆ نمونە هەفتەی مانگ بۆ منە ئەوە ئەتوانین بەرنامەیەک داڕێژین. دەنا بەخوا ئەو کۆنتاکەمان نییە بڵێن بە هەومان یەک ڕنگ و یەک دەستبین و چالەکان لێ کاتی جیاوازان نەکەین بۆ نمونە ئەو ڕستەری منە باین سەرێت و بێ ئەومان نییە. زۆر باشە. بزانم باسیەوەت کرد کە لەم ساڵدا کتێبێکی شعری خۆتت بە چاپ گەیاندووە هەمومان ئەزانین و شارەکانی بەڕێزیشت بە گوێ هەمومان ئاشنایە. بزانم لەو کتێبە تازەیە شعرێکمان پێشکەش بکەیت ئەگەر لەلات بێت یاخود بابەتێکی تازەمان پێشکەش بکەین. با دوو لە کتێبەکەی بە شعرێکی تازە نووسیوە باشە یەکەم جار لەو کەناڵی خوێنمەوە. باشە دوای ئەوش باسی ئەومان بوو کە بزانم هیچ کام لە شعرەکانت کراون بە گۆرانی؟ باش شارەتان پێ سۆشکەم تقریبان 4-5 ڕۆژە نووسیمەوە. زۆر باشە دەست خۆش بە فەرموو. ئەزانی ڕۆشتی بێباکانە هەردووکمان بووین بە بێگانە، کۆشکی ئەوینت کرد بە کەلاوە دابڕان و زیزبوون لای تۆ باوە. ئەها ژیان چۆنە و چی پێکردین، ئەها ژیان چۆنە و چی پێکردین، کەسمان لە دووری یەکتر نەمردین. دەست خۆش سەرت خۆش بێ. وە باس کە بزانم هیچ لە شعرەکانت کراون بە گۆرانی لەلایەن گۆرانی بێژە کوردەکانەوە؟ وەڵا تقریبان 15 شعرم کەمتر نەبێت زیاترە کراوەتە گۆرانی. شاعیرەکان ئەو گەنجانی کە تازە پێ دەگەن داوامالیەکەم بزانم بەسەرچاو هەر لە بەرنامەکەی تو لێر دانیشتبووم شعرێکم بود لە ماڵە بڵاوم کردەوە بەخوا لەیەک کاتە سێ هونەرمەند عەفوو داوای لێ کردم کە بیکات گۆرانی وەڵی ئەوی پێشتر داوای کرد دامەتە ئەوم ناتوانیشتم ئەو شعری دەمە سێ گۆرانی بەش لێ کاتە هونەرمەندەکان داوامان لێ ئەەکەن هونەرمەندی وەش داوام لێ ئەەکەک بنەوە بانگشە ئەڵێ من چۆنم عەزلێت و شعر ئاونووسە ناتوانانی ئەوە بیستمەوە پرسیارکەم بزانم کەس هەیە مەسەرەن داوا لێ بکا کە لەسەر بابەتێک شعر بنووسی یاخود ئەو چۆن حەزی لێ یا چیرۆکەکەت بۆ بگێڕێتەوە؟ هونەرمەندێکی بەناوبانگش دوێ دەبینیم شعرێک بۆ نووسە لەم بەم جۆرە بێ وەسفی کەسێک بێ لای ببوورەوە لا ناچێتە خەیاڵی منەوە شعر ڕاد نەکێشە خیاڵ ڕاد نەکێشێ ناتوانیشت بنووسی دەبێ وشە ڕاتکێشە نەگوتو وشە ڕاکێشی بوونەوە پێنووسەکەت ناتوانم ناوەڕە شتێک بە خەیاڵ و مێشی مدانا ناتوانێت بینووسم بیشی نووسی ئەو تام و لەژێتەی نییە نەنووسینەکەی باشە. زۆر ڕاستە. بزانم هیچ کات بووە بە دووەدا چونکەی مەسەلەن بۆ شعرەکان کە ئەکرێ بە گۆرانی بزانی ئاوازەکەیت بەدڵا بزانی شعرەکەی نەشێوانوە مەسەلەن جێگۆڕکەی بە وشەکان نەکردە چونکە هەنێکە لەگەڵ ئاوازەکەیە هەنێک گۆڕانکاریش ئەکرێت لە ناو شعرە بۆ ئەو هونەرمەندانە قبول ناکەم دەستکاری وشەی شعرەکان چون ناخی خۆم نووسیوەتەوە هەنی قەینە وشەیەک لابەری بەس تۆ بێ ڕستەیەک لابەری
کۆپلێک دابرینا لەگەڵ ئەمە دانیمە ئەوانی کە کردوانتە گۆرانیش پێشتر ئاگاداریان کردومەتەوە کەنە ئەم ئاوازەکەی گوێ لێرەکرێت بەدڵت بوو بەسەر چاو بڵاوی بەدڵش نەبوو ئازێکتری وەدرم پرسمان پێ دەکەن پێشەوەی بڵاو کرێتەوە. زۆر باش بزانم باسێکی ئەم پرۆژە نوێتان بکە کە بەتەمان لە سەرەتای ساڵی خوێندن کتێبێکی پرۆژەیەکی بەرهەمی چیرۆکیە بۆ مناڵان باسێکی ئەومە بکەزان پرۆژەکەتان چییە و سەرچاوەکەی لەکوێ هەڵداوە بزانم نووسەرێکمانێ هەمە شاعریشە نووسەرە خاتوو ئەڤین شەوکەت لە وڵاتی بەریتانیا ئەژین ئەو نووسەری کتێبەکەیە بەڵ ئەو نووسەری کتێبەکەیە کتێبێکی بەرەم هێناوە ئەستۆی منی گردو تویتی خۆت سەپەرشتیم کتێبە بکە باشە هەم ئەندامی ڕێکخراوی خۆشمانە چیرۆکی منداڵانە ئەم داڵانی سەرەتایی بە تایبەتی باشە ئەوە بۆ منداڵی کۆناغی سەرەتاییە بێت ئاشنابوونی منداڵ بە ئاژەڵەکانە بەرخ و ورچ و ئەمانە شێر و ئەمانە کە ئاشنا بێ هەموو ئاژەڵی خۆ دڕندە نییە خۆشویستی بۆ ئاژەڵی شەیە ئێمە ئەو چیرۆکەی بۆ نووسیوە ئێمە گوتم یەک چیرۆکەیە چەند چیرۆکە کتێبەکە ناملکێکە تقریبان 15 ئەمادە ئەپوو بوت هێنایە لەگەڵ خۆتە لە چاپدا بە چاپدا لە چاپدا گوتم نوسقەیەکشم بۆ ڕاکەشەوتی وڵی کاکەرم دەی هەموو پێکۆ ڕاکەشم ڕاستەکەی دەستان خۆش بێ جا قسەمەکە خاتو ئەڤین گوتم ئەو پرۆژەی بۆ تۆزە گەورەتر نەکەین توی چۆم گوتم ئێمە ئەو مەکتەبانی کە دوورە دەستە مەکتەبانی دەرەوەی شارە گوندەکانی دەرەوەی شار و نەچین سیمینارەکان پێشکەشکن هەم کتێبەکان بە هەدی ئەدێنێ قوتابخانەکان و هەمیش باسی کتێبەکە دەکەن هەم چەند شعرێک بخوێنەوە لێوە لەم چەند حەفوت چەند چیرۆکێک بخوێنەوەتی زۆر باشە وامان داناوە تقریبا زیاتر لە 30 خوێندنگە کە سوودمە بێ لەم چیرۆکان ئەی پرۆژەیەکی جوانە لە وەزارەتی پەروەردەی سلێمانی موافقەتی بۆ دەگرین لەوێ سیمینارەکە ئەڵێتەوە سیمینارێکی چیرۆکە شتێکی زۆر جوانە خۆم زۆربەی چیرۆکان بخوێندێتەوە زۆر باشە خاتو ئەڤینیش خۆی ئەگەڕێتەوە بۆ مانگی 11 ئەگەڕێتەوە بۆ سلێمانی هەر دەستپێکی خوێندنە ئێمەش چەند مەکتەبێک ئەگەڕێن و هەم دوو مەکتەبمان لە سلێمانی دەستنیشان ئەەکەین و ما باقی تریش لە دەروی سلێمانی باشە ئەو کتێبە بە بێ بەرامبەرە یاخود بە نرخێکی دیاریکراوە بێ بەرامبەر بۆ مناڵان قوتابخانەکان دەکەین پێشەشم داڵەکان دەکەین هەر قوتابخانەیەکی 20 کتێب دە کتێب عدد لە کتێبخانەکەی بۆ ئاماژەیەڵێن ئانی سوودمەند بلیۆن ئەم کتێبش هەر لەسەر ئەستۆی گریفانی خاتو ئەڤینە ئەی کەسێک سپۆنسەر نەگرێت خۆی کردێت لەسەر گریفانی خۆی ئەم کتێبەی بە چاپ گەیاندووە ئێستا لە چاپخانەیە قسەشم ڕووبای لەگەڵ کورتی ژماری سپاردۆش لە وەرگرتندا ئینشەڵڵا دەرەچێت چوو عەدەدێکی زۆر چاپ ئەەکەین کاتی دەوێ بۆ چاپگەیان دەکەن ئەوە بزانام ئەم بەرهەمە یەکەم بەرهەمتانە بۆ مناڵان ئەنجامی بن بە چاپی بگەێنن وەکو ڕێکخراوەکەتان پێشتر کاتان کردووە لەگەڵ بابەتی مناڵانە زۆر کارمان کردو لەگەڵ بابەتی منداڵان بەس ئەمە وەکو کتێب یەکەم کتێبمانە بەس وەکو سیمینار و فلیم و مەشە زۆرمان بۆ کردوونەوە زۆر باشە دەستان خۆشە بزانم بەڕێزکە کاربینتۆ و دەرهێنەرێکیش ناسراوی لە ئێستا نوێترین کارت کارێکی کورتە فلیم بووە پێم خۆشە باسی کێ و چالاکێشمان بۆ بکەی ناوی چی بۆ کورتە فلیمە دوو کورتە فلیم بەرەمێنا بۆ منداڵان باشە دووکیشان بینەرێکی ئەمەی ئاخرین بەڵاو نەکردەوە ئەم پێشتریشم بڵاو کردەوە خەونێکی شیرین لەگەڵ یەکی شەش ڕۆژی یەکی شەش بە من چی ڕۆژی جاری منداڵان ئەم دوو کورتە فلیمە ڕۆژی یەکی شەشم بڵاو کردەوە بەس خەونێک شیرنم بڵاو نەکردەوە دەمانەوە مەکتەب بکرێتەوە سینەما وەرگین ئەم مەکتەبانی ئەو مەکتەبانی کە هەژار نشینن سینەما بۆ بگرین و پاسیان بۆ بگرین و بزێن سودمن لە فلیمەکە سینەمایان بۆ بگرین فلیمەکان هەردووکیان باسی کێشەی منداڵ ئەکەن کە دابڕاون لە خوێنە ئەم داڵانی کەسەجادە ئەو ئەفرۆشتن کلێنز ئەفرۆشن جامی سارە پاگەکەنەوە فلیمەکەمان بۆ منداڵانە بەرهەمێناوە کە ئەم منداڵانەی بێ بەشن دانێکمان نمایش کرد بینەری باشی هەبوو باشە کاردانەی باشی و بە سپۆنسەر نەبوو کە بە ڕۆژی دووەم دووبارێکێنەوە خەڵە زۆر چاوەڕێنگی بەس دامانە کەناڵەکان تقریبا 25 کەناڵ ئەو فلیمەی نمایش کرد بەس ئەم فلیمەی ئێستامان بتم جارێ بڵاوی ناکەینەوە ئەتا لە سینەما نمایشی ئەویش بە هەمان شێوە لەسەر مناڵە ئەش هەر بە هەمان شێوە لەسەر منداڵە
منداڵێکە لە خەونێکی شیرندایە کاتێک هەڵەسێ ئەو خەونە پێچوانەی خۆیەتی لەسەر شەقام خەوتەوە. زۆر باشە بزانم کاربین قورس نییە تۆ ئەم هەموو کارانە پێوەکەوە بکەیت یاخود ئاستەنگی بۆ تۆ دروست نەکرد بۆ نمونە کاری دەرهێنان و شعر و بۆ نمونە بەڕێوەبردننی ڕخرا و ئەم کارانە قورس نییە بۆ تۆ؟ وەڵا خۆ قورسە بەس بەدە بەتەنیا خۆم نیوە هاوکارانی ڕێکخراویشم لە سەد هاوکار من بەتەنیا ئەوە ناکرم بەس خۆم پیشەی خۆم وەکو سەرۆکی ڕێکخرا و زۆر ڕێکخراوەکەی خۆم خۆشی نایی نیزامیە هەمووی بەپێ یاسا کار دەکەین بەس بۆ کاری فیلم و شتانە ئێمە لەگەڵ عەدەستەکان کار دەکەین لەگەڵ بۆ نمونە ڕۆژی توندی تیژیە واتە لەگەڵ ڕۆژەکانە ڕۆژەکان کار دەکەین هەموو ڕۆژێش خەریکی فیلمین ساڵێک بەرهەم بە دوو ساڵێک بەرهەم زۆر کارەکەمەوە نییە بەس تاسە خۆم وەکو دەرهێنەر کارکەم ئەمە شەشمین کورتە فیلممە. باشە قورس نییە کاری کورتە فیلم چونکە لە ئێستا ئەبینین ئەو کەسانی کە لە بوارەکەیان مەسەلەن باسی ئەوەکەن بەرهەمی تازایان نییە باس لەوەکەن کە داهاتێکیان نییە یاخود سپۆنسەرێکیان نییە قورس نییە کاری کورتە فیلم لە ئێستا تۆی پێشتر هیچ لەو شش کورتە فیلمە پێشەوە هیچ ئەزمونێکت هەیە بۆ مەسەڵەن بۆ خوێندووە لەو بابەتەیە؟ خۆم نەخوێنەوە خۆرەسکیمە بەس وەکو کاری ئەکتەریم کردووە کاری ئەکتەریم کردووە زۆر قورسە چونکە تو کورتە فیلمێک دەبێت لۆکشنی جوان تەسویری جوان ئەکتەری باش ڕایەنراوت بەڵێ منیش مەبەستمەوە یعنی وەکو فیلمێکی درێژ ساعتی بڵم ساعتی نییە بەکەیف خۆت بێ وەڵای زۆر قورسە بەس ئێمە چمان کردووە کامیڕی منەکەمە هەر خۆ بەخشەلەکە خۆمدا کامیرێکی ڕۆژانە کامیرە بەکرێدین کامیرەی باش ئەوی متاژەکە هەر خۆبەخشێلێک خۆمدا ئەمانە خۆم دەرهێنن بۆ خۆمدا ئەکتەرەکانم زۆربەی خۆبەخشیە بۆیە دەنا ئەگەر بێت هەموو بە پارە بێ بخوا بەبی ساڵی ناتوانین کورتە فیلمە بەرهەم بێنین. بە هەر ئەوەش من بەبەستم زیاتر لەوە نەبوو کە مەسەلەن بە خۆبەخشیەن هەر لە ڕووی بۆ نمونە تەکنیکی و بابەتە هونەریەکانی دیکەش ئامادەکردنی کورتە فیلمە کاتێکی زۆری مەرجنیە مەسەلەن چەند دقەیەک بێ بڵێ بە ڕۆژێک تەواوەکرێ من مەبەستم لە ڕووی تەکنیکیەوە وەڵام جاریوە بە ساڵێک سینیارۆکە بۆ نەنووسراوە ها سینیارۆ بجا لۆ سینیارۆ دەوێت چی ئەکتەری فەیسی ئەکتەرێک جوان بۆ ئەم ڕۆڵ بینینە خۆ تۆ ناتوانانی منداڵێک یاژار بچی کەسێکی قەڵە و جوان بینی بووە بۆ منداڵ ناتوانانی ئەگەر ڕێمزانم کامە منداڵە بە هەمەل ئەمە دێ کامەش قورس نییە کارکردن لەگەڵ مناڵە زۆر قورسە زۆر قورسە چونکە منداڵ هەموو شتێک ناکە منداڵ مێشکێکی پاک و دڵێکی پاکی پێوێ دەبێت ئەم کورفیلمی ئاخیر دەیان جارم پێ دووبارەکردنێتەوە بەس هەر بە پێکەنین و بە قسەی خۆش و ئەچمە پێش ئەکتەرەکە خۆم نوان دەکەم ئەکرد دوای خۆمەرە بەم جۆرە بیکە پێی دەدەن هاتنەوە سعات بڕۆ ئاەک شەربەتی بخۆ ئەو کردوەرە مێشکە ساف کرد وەرە بۆە مەرەوە فیلمی ئاخری زۆر قورس بە تا بەرەممان هێنا دەستان خۆش بێت زانم بەرنامەی نوێت بابەتی نوێت چییە بێچگە لەم کورتە فیلمانە کار و چالەکیەکانتان لە چی بینێتەوە پێش ئەرزم کرد سێ ئەوەمانەیە سێ چوار شاعرن کتێبەکانی بێچگە کتێب و کورتە فیلمەکەی چالاکی نوێتان ئەبێت بۆ ئەم ساڵ چونکە بەڵێ بۆ مانگی 25 نۆڤەمبەر ڕۆژی توندی ژنانە چالاکێکی باشمان دەبێت بەتەماین سیمینارێکی گەورە بکەین بۆم ڕۆژە هەموو ساڵێک کردومانە ئەم ساڵیش بەتەماین و ساڵانە بۆ ئەندامانی ڕێکخرا و شاعیرمان تێدایە هەر لە مانگنۆ بەنیازین ئێوارە کۆڕک و گۆرانیەکی خۆش بۆ ئەندامەکان بەس بۆ ئەندامەکانی خۆم خەڵکی میوان وەکو خەڵە وەکو میواندی بەس ئەوانەی کە بەشدارن هەموو ئەندامانی خۆمانی خۆتان ساڵێک ڕۆژێکمان هەیە بۆ ئەندامانی خۆمان حەقی خۆیەتی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس کاکاربین من شتێکی ئەوتۆم نەماوە سپاس بۆی دووبارە ئامادە بووی لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی زۆر سپاس بە ئێوە سپاس بە ئێوە کە ئەم کەناڵە بۆ تا جێگایك بۆ هونەر و بۆ شاعرە زۆر سپاس دووبارە سپاس بۆ کاکاربین سەلام کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی شنەبای خاکن ئەمڕۆ باسمان لە کار و چالاکیەکانی ڕێکخراوی شنەبای خاک کرد تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ